زۆربەی خەڵکی پرسیاری ئەو خەوە دەکەن دەڵێن خەو بە مردووەکانمانەوە دەبینین بە شێوازی جیاجیا جا بە هەر جۆرێک خەوت بە مردووەکەتەوە بینیوە وەرە بابەیەکەوە بە درێژی و تەفاسیلی باسی هەموو ئەو خەوانە بکەین کە پەیوەندیان بە خەوبینین بە مردووەوە هەیە وەرە لەگەڵم بەردەوام بە بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. مردووەکان لە ژیانێکی حەقیقیدان جاری وهەیە کە ئێمە خەویان پێوە دەبینین پایامێکمان پێ دەڵێن، جاری واش هەیە لە شتێک ئاگادارمان دەکەنەوە، جاری واش هەیە چاویان لە دوعای خێرە. بە هەر شێوازێک مردووەکەت لە خەوبینی وەرە لەگەڵم بابەیەکەوە بە ئیزنی خوای پەروەردگار هەموو ئەو خەوانەی کە پەیوەندیان بە خەوبینین بە مردووەوە هەیە لێکیان بدەینەوە باسییان بکەین، چونکە زۆربەی خەڵک پرسیاری ئەوەمان لێ دەکات. ئەگەر کەسێک لە خەویدا مردووەکەی ببینێت بە حاڵەتێکی جوان و ڕێک و پێک بەوەی کە ئەو مردووە حاڵی خۆش بێت، کەیفی خۆش بێت، ڕووی خۆش بێت، پۆشاکێکی جوان و ڕێک و پێکی لەبەردا بێت، ئاوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووە لە لای خوای پەروەردگار حاڵی زۆر خۆشە و ژیانی زۆر خۆشە. تۆش دوعای خێری بۆ بکە و لە دوعای خێر بێبەشی مەکە. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت مردووەکەی دێتە خەوی داوای شتێکی لێ دەکات، ئەو بزانە هێمای ئەوەیە ئەو مردووە چاوی لە دوعای خێر و لە سەدەقە و خێرێکە کە تۆ بۆی بکەی بێ ئاگامە بە و هەروەها بێبەشی مەکە لە دوعای خێری خۆت، چونکە ئەوەی سوودی بۆ مردووەکان هەیە لە ناو گۆڕدا تەنیا دوعای خێرە و هەروەها خێر و خێراتە ئەوەی کە لە دەست دێت. ئەتۆش کەم تەرخەمی مەکە و هەمیشە دوعای خێر بۆ مردووەکانت بکە. بینینی مردوو بە کەیفخۆشی و ڕووخۆشی لە خەودا هێمای ئەوەیە کە ئەو مردووە لە ژیانێکی خۆشدایە و ئیشەڵڵا خوای پەروەردگار لێی خۆش بووە. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت مردووەکەی زیندوو بۆتەوە، ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووە هاتۆتە لای تۆ داوای دوعای خێرت لێ دەکە و داوای خێر و خێراتێکت لێ دەکات. ئەگەر پێت دەکرێت بێبەشی مەکە و دوعای خێری بۆ بکە و هەروەها لە خێر و سەدەقە بێبەشی مەکە. ئەگەر کەسێک مردووەکەی لە خەودا ببینێت دەگریێت یاخۆت حاڵەتی بە جۆرێکە تەبیعی نییە کە زۆر کەس ئەو پرسیارە دەکات لە خەومدا بینیم مردووەکە هاتە خەوم دەگریە یاخۆت بە شێوازێک بوو کە داما بوو قسەی نەدەکرد ئیدی وەلحاصڵ حاڵەتی تەبیعی نەبوو، ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووە داوای دوعای خێرت لێ دەکات، داوای سەدەقەت لێ دەکات. ڕەنگە کار و کردەوەیەکی هەبێت کە خۆی لی پەشیمان بێت، داوا لە تۆ دەکات کە دوعای خێری بۆ بکەیت، چونکە بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کە سوودی بۆ مردوو هەیە تەنها دوعای خێرە و سەدەقەیە و هەر خێر و خێراتێکە کە ئینسان بۆی بکات زیندوەکان بۆیان بکەن، مردووەکان تازە هیچیان پێ ناکرێ بۆ خۆیان، چاویان لە ئێمەیە کە دوعای خێریان بۆ بکەین. دەی لە ڕێخەونەوە ئەو پەیامەمان پێدەدەن کە ئێمە هەمیشە ئاگامان لێیان بێت سەدەقە و خێریان بۆ بکەین و هەروەها دوعای خێریان بۆ بکەین. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت مردووەکەی شتێکی پێدەدات، تۆ تەماشاکە ئەگەر ئەو شتەیە کە مردووەکەت پێت دەدات شتێکی باش و چاک بێت، شتێک بێت کە سوودی لێ ببیندرێت، خواردنێکی باش بێت، ئەوە نیشانەی ڕزق و ڕۆزی و نیشانەی خێر و بەرەکەتە. بەڵام ئەگەر شتێکی پێدای کە شتەکە خراپ بوو یاخود شتەکە بۆ نمونە ناشەرعی بوو ئەوەی کە پێدای یعنی لە شەرعدا دروست نەبوو، شتێکی پێدای لە شتانەی کە دروست نینە، ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ڕەم بێ ئەتۆ شتێکت لە ژیانتدا هەبێت کە بیکەیت ئەو شتەیە شەرعی نەبێت، ئاگادار دەکاتەوە لەوەی کە واز لەو شتە بێ شەرعیە بێنە، واز لەو معاملەیە بێنە، واز لەو خواردنە بێنە، واز لەو شتە ناشەرعیە بێنە. ئەو کارێک کە دەیکەیت پەیامێکە پێت دەڵێت کە واز لەو شتەیە بێنە کە دروست نییە و شەرعی نییە. ئەوش هەمووی ڕەحمەت و چاکەی خوای پەروەردگارە لەگەڵ ئێمە. جاری وهەیە کەسێک بە ئامۆژگاری ناگەڕێتەوە، خوای گەورە خەوێکی نیشان دەدات بەهۆی ئەو خەوە دەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، ئەوەش چاکە و ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگارە. سەرڕای پێغەمبەری بۆ ناردوین، قورئانی بۆ ناردوین، بەڵام هەندێک کەس هێشتاش بەخوا هەر ناگەڕێتەوە و هێشتا لە خەوی بێ ئاگایی بەخەبەر نایەت. جاری وهەیە خەوێک دەبینێ بۆی ئەو خەوەوە لە خەوی بێ ئاگایی وە خەبەر دێت و دەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. گەنجێک گوتی مامۆستا بەخوا من نەمدەزانی نە دین چییە و نە ئیسلام چییە و نە شەریعەتی خوای پەروەردگار چییە و هیچ چاکەیەکم نەدەکرد
تاوەکو خەوێکم بینی زۆر ترسام لە خەوەکەمدا تەلەفۆنی بۆ کردم گوتم تەوبە بکە و بگەڕێەوە بەلای خوای پەروەردگار گوتی بەخوا مامۆستا لەوەتای ئەو خەوم بینیوە گەڕاومەوە بەلای خوای پەروەردگار و تەوبەم لە هەموو گوناهێک کردووە و ئێستا لە چاکە نەبێ هیچی تر ناکەم. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت کەسێکی مردوو ژن دێنێت ئەو خەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو کەسە لە ژیانێکی خۆشدایە چونکە زەماوەند نیشانەی خۆشی خۆشحاڵیە دەی بۆ مردووش مانای ئەوە و هێمای ئەوەیە کە ئەو مردووە لە ژیانێکی خۆشدایە لە لای خوای پەروەردگار خوای پەروەردگار لێی خۆش بووە و بەئیزنی خوای پەروەردگار ئەو کەسە کەسێکی بەهەشتیە و دەچێتە بەهەشتەوە. ئەگەر کەسێک ببینێت لە خەویدا مردووە بەڵام لە دوای مردنەکەی زیندوو بۆتەوە ئەوەش بۆ زیندوەکان دەوڵەمەندی و هەروەها خێر و خۆشیە. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت مردووەکەی دێتە ماڵەوە سەردانی دەکات ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووە هاتووە داوای دوعایەکی خێرت لێ دەکات داوای سەدەقە و خێرێکت لێ دەکات ئەوەی کە پێت دەکرێت دەی تۆش کەم تەرخەمی مەکە. ئەگەر کەسێک تازە کەسێکی خۆشەویستی دەمرێت زۆر خەوی پێوە دەبینێت کە زۆر کەس ئەو پرسیارە دەکا دەڵێت چەند ڕۆژێکە چەند مانگێکە فلان کەسی خۆشەویستم مردووە زۆر خەوی پێوە دەبینم ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووەیە هێشتا لە دڵی زیندوەکان نەچۆتە دەرەوە و ئەوانەی کە زیندون خۆشەویستنی کەس و کارنی هێستا هەر لە خەیاڵیان داماوە و لە دڵ و دەرونیان داماوە ئەوە وا دەکات کە خەوی پێوە ببین و ببینن کە ئەو مردوەیە دێتەوە ماڵەکانیان و سەردانیان دەکات. ئەگەر کەسێکیش لە خەودا ببینێت مردووەکەی لێی تۆڕەیە یاخود لە ئاکارێکی تۆ تۆڕەیە یاخود قسەد لەگەڵ ناکە کە زۆر کەس پرسیاری ئەو خەوە دەکات ئەوە نیشانە و هێمای ئەوەیە ئەو مردووە ڕەنگە گلەیەکی لە تۆ هەبێت لە شتێکی تۆ ناڕازی بێت لە ئاکارێکی تۆ ناڕازی بێت ئاگادارت دەکاتەوە کاکە واز لەو شتە خراپە بێنە واز لەو بێشەرعیە بێنە ئاگادارکردنەوەیەکە بۆ ئەوەی کە بە خۆتدا بچیەوە. ئەگەریش لە کردەوەیەکی تۆ ناڕازی بێ یاخود باسی شتێ بکات یاخود بڵێ ئەو کارت باش نییە واز لەو شتە بێنە دەی بە قسەی بکە چونکە زۆربەی جار مردووەکان هەر شتێکت پێ دەڵێن قسەکەیان ڕاستە چونکە ئەوان لە ژیانێکی حەقیقیدان دەزانن کە قەبر و قیامەت و ژیانی بەرزەخ چۆنە و هەروەها لای خوای پەروەردگار چۆنە و سزا و پاداشتی لای خوای پەروەردگار چۆنە. ئەگەر ئەو مردووەت قەرزداری تۆیە لە ڕاهی خوای پەروەردگار گردنی ئازاکە ئەگەر تۆش قەرزداری ئەو مردووەی کە دێتە خەوت لێت تۆڕەیە یاخود سەد لەگەڵ ناکە قەرزەکەی بدەوە واتابیدەوە بە میراتگرەکانی چونکە ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ و هێمای ئەوە بێ دەی ئەگەر لە ئاکارێکی شت ناڕازیە دەستی لێ هەڵگرە و وازی لێ بێنە. ئەگەر بینیت مردووەکەت ئامۆژگاریەکی کردی بە قسەی بکە برایە گوتی مامۆستا مردووەکەم هاتۆتە خەوم پێی وتوم من لە هەندێک شت کەم تەرخەم بووم بەڵام تۆ هەتا پێت دەکرێت دەست بە دینی خوای پەروەردگارەوە بگرە و لایانی خوای پەروەردگار بگرە. گوتم بەخوا برام بە قسەی بکە چونکە ڕاستی پێوتوی وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بەشێک لە خەو چۆن دەیبینی ئاوایە ئەو خەوە پەیامێکی ڕاستە پێی وتویت حتا پێت دەکرێت تۆ لایانی خوای گەورە بگرە و لایانی دین و شریعەت و تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار بگرە. جاری وهەیە کەسێک بۆ مردووەکەی زۆر دەگرێت بە تایبەتی ئافرەتان یاخود خۆیان ڕەشپۆش دەکەن بۆ مردووەکانیان لە خەویاندا مردووەکەیان لێیان ناڕازیە ئەو خەوەش هێمای ئەوەیە ئەو مردووە لە تۆ ناڕازیە لەو ڕەشپۆشیت ناڕازیە لەو گوناه و تاوانەت ناڕازیە ئاماژەیە کە پێت دەڵێ ئاگادار دەکاتەوە دەست لەو ناشەرعیە هەڵگرە چونکە ئەو مردووە سوود لەو ڕەشپۆشەی تۆ نابینێت لەو گریانەی تۆ نابینێت لەو خەم و پەژار و تازیەباریەی تۆ نابینێت سود لە دوعای خێرت دەبینێ لە سەدەقە و خێرێکت دەبینێ ئەگەر تۆ دڵسۆزی مردووەکەتیت لە جیاتی ئەوە دوعای خێری بۆ بکە و هەروەها سەدەقە و خێری بۆ بکە ئەوە سود بە مردووەکەت دەگەێنێت و دەی مردووەکەت خۆشحاڵ دەکات تۆ ناتەوێ مردووەکەت بەهۆی تۆ خۆشحاڵ بێت یان دەتەوێت سزا بدرێت ئەگەر دەتەوێت خۆشحاڵ بێت سەدەقەی بۆ بکە و هەروەها دوعای خێری بۆ بکە. ئەگەر لە خەوی شتدا مردووەکەت ئامۆژگاریەکی کردی بە قسەی بکە ئەگەر وتی فلان شتت خراپە وازی لێبێنە کە زانیت بێشەرعیە دیسانەوە بە قسەی بکە و واز لەو بە شەرعیە بێنە واز لەو خراپەیە بێنە چونکە ئەوە پەیامێکە لەلایەن خوای پەروەردگارەوە ئاگادار کراویتەوە کە دەست لەو بێشەرعی و لەو گوناه و تاوانە هەڵبگرێت ئەو مردووانە
ئێستا لە ژیانێکی حەقیقیدان لە ژیانی بەرزەخدان بەخوا ئەوان دەزانن یەک سوبحان الله چەندە کاریگەرە و چەندە زەرورە و گرنگە بۆ ناو قەبر بۆ قیامەت بۆ ژیانی بەرزەخ بەڵام من و تۆ بێ ئاگاین هەر ئامۆژگاریەکی کردی مردووەکەت دەی بە قسەی بکە لە هەر ناشەرعیەکیش ئاگاداری کردیتەوە وازی لێبێنە و دەست هەڵگرە چونکە ئەوان لە ژیانێکی حەقیقیدان هەر قسەیە کە پێت دەڵێن بە زۆری وایە قسەکەیان ڕاست دەردەچێت بەتایبەت ئەگەر ئاگاداریان کردیەوە لە بێشەرعی واروەها پێیان وتی فڵان کارە بکە دەی بە قسەیان بکە هەمیشە دوعای خێریش بۆ مردووەکانت بکە وەت خێر و سەدەقەیان بۆ بکە ئەوەی لە چاکە و چاکەکاری پێت دەکرێت کەم تەرخەمی مەکە بەخوا ئەوان ئێستا محتاجی یەک دوعای خێرن محتاجی یەک سەدەقەن دوورکە عاد نوێژن دوعایەکی خێری من و تۆن کە بۆیان بکەین چونکە ئەوان تازە لە دەستیان دەرچووە هیچیان پێ ناکرێت بەڵام من و تۆ پێمان دەکرێت تاوەکو زیندوی نەمردوین با بە خۆمان دابچینەوە و زیاتر کاری چاکە بکەین برایە گوتی مامەسا لە خەومدا مردووەکەم پێی وتۆم بەخوا من لە دەستم دەرچوو هەندێک شت هەیە نەم کە تێیدا کەمە تەرخەم بووم بەڵام تۆ وریابە ئەوەی کە پێت دەکرێت لایانی خوای گەورە بگرە و ئەوەی کە پێت دەکرێت لە چاکە و چاکەکاری کەم تەرخەمی تێدا مەکە خوای پەروەردگار لە مردووی هەموو لایەک خۆش بێت بە هەر شێوازێک کە خەوت بە مردووەکەتەوە بینی بزانە یان ئاگادارت دەکاتەوە لە شتێکی خراپ کەوازی لێبێنی یان ئامۆژگاریەکت دەکات چاکەیە بکەی یان ئەوەتانێت چاوی لە دوعای خێر و سەدەقەی تۆیە دەی تۆش بێبەشیان مەکە و هەمیشە دوعای خێر و سەدەقە بۆ مردووەکانتان بکەن خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی لە مردووی هەموو لایەک خۆش بێ و عاقبەتی ئێمەش بەخێر بگێڕێت وەختێک چوینە ناوگۆڕ لە ژیانی خۆمان پەشیمان نەبێن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين